ئێوارەی ڕابردوو کاژمێر 6 لە ناحی حاجیاوە لە گەڕیش سەردەم سەر بە قەزای ڕانیا کوڕ و باوکێک بە چەکی زۆری دەمانچە دەستڕێژیان لێ دەکرێت لە هەیەک کاتدا بەداخەوە هەردووچیان لەم شوێنە گیانە دەست دەدەن لە کاتێدا باوکەکە بە ناوی ئەلف تەمەن 6 ساڵ و هەروەها کوڕەکەی بە ناوی پا ئەلف تەمەن 3 ساڵ دوای ئەوەی کە بە بیستنی ڕووداوەکە هێزەکانمان گەشتە شوێنی ڕووداوەکە و لە شوێنی ڕووداوەکە بە هەمان شێوە دەستگیرەوە بەسەر قەوانی ئەو قەوانانەی کە واتە چەکەی کە پتەقەی پێکراوە لە شوێنی ڕووداوەکە و لەگەڵ ئەوەشدا تەرمەکەی گواسرایەوە بۆ پزیشکی دادوەری ڕانیا دوای ئەنجامدانی تێکاری پزیشکی بۆ تەرمەکانیان ڕادستکەسکارەکانیان کرایەوە لەسەر ئەم ڕووداوەڕێکاری یاسایی گیراوەتە بەر دۆسی لێکۆڵنەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە و لە ئێستادا هێزەکانمان سەرقاڵی لێکۆڵن بە دۆلاسوونی وردن بە مەبەستی زانینی هۆکاری ڕاستەقینی ڕووداوەکە و هەروەها دۆزینەوەی بکەری تاوانەکە و لە کاتێکدا بەداخەوە ئەمە چوارەم ئەم ساڵ سەرەتای ئەم ساڵ ئەمە چوارەم حاڵەتی کوشتنە بەڵام لە دوو کاتی جیاوازدا ینی کەس دەستگیر نەکراوە لە ئێستادا لە لێکۆڵنەوەی سەرەتاییدا ئەنجامی دەبێت تەنها کوڕباوکە کوژراون کەسێک بریندار نەبوو هیچ کەسێک لەم ڕووداوە بریندار نەبووە تەنها بەداخەوەم کوڕ و باوکە کوژراون لە سەرەتای ئەم ساڵە چەند کەس کوژراوە لە سەرەتای ئەم ساڵ واتە ساڵی 2019 چوار حاڵەتی کوشتن هەیە واتە چوار کەس کوژراوە لە دوو کاتی جیاوازدا